دەزانی خوشکە بە ڕێزەکەم خێزانەکەی تۆ کچەکەی تۆ خوشکەکەی تۆ بە سافیرەی و بە خۆدەرخستنی سینگ و سەر و لاشەی وا دەزانێت گەشتۆتە سەعادەت و بەختەوەری نابەخوا بەخوا گوناه و تاوان نە بەختەوەری تایە نە دڵخۆشی تایە نە سەربەرزی تایە بەڵکو پێچەوانەیە ئەوەی کە گوێڕایەڵی خوا بکات گوێڕایەڵی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم سەربەرزە ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما خوای گەورە دەفەرمێ ئەوەی گوێڕایەڵی خوا پێغەمبەری خوا بکات صلى الله عليه وسلم أو كسب بالتأكيد برديتيوا سر برزة سر فرازة براوية أما خوا دفرمي بلام تو إسافي لك ورأيالي كردوا نا والله كواتا سر برز نيتو ونزاني قشتو تتبختوري وسر برزي أو بيشكوت نيتو بي ألي بيشكوتن بو جهنم الدبات بو توري خوا دبات كواتا بقرره ولا إخوا تكايا هاتون بو مزقوت سود ورقرن تخوا بسا تخوا بەسە ژنەکانتان بەس بە سافیرەی بگەڕێنن کچەکانتان کە لە ژێر دەستی خۆتانان با سافیرە نەبن با داپۆشراو بن بە حەیا و بە شەرم بن برا بە ڕێزەکەم خوشکە بە ڕێزەکەم چاکەی ئێوەم دەوێ خزمەتکاری ئێوەم کەواتە بە خۆتان نابچنەوە خوای گەورە دەفەرمێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله ژن و پیاوەکان مرۆڤەکان تەقوای خوا بکەن ئەو ڕۆژەتان لەبیر بێ کە تێیدا دەگەڕێنەوە بۆ لای خوا ئەو ڕۆژەی کە تێیدا دەگەڕێیتەوە بۆ لای خوا دڵخۆشی لە چیدایە لەوەدایە کە ڕێگای خوات گرت بێ نەک ڕێگای شەیطان چونکە شەیطان خوای لە قورئاندا باسی دەکا خوای گەورە دەفەرمێ ئادەم و حەوای هەڵخەڵەتان وتی بەری ئەو دارە بخۆن بۆچی لەبەرەوەی عەورەتیان ببینێ بۆی عەورەتیان دەرکەوێ ئەوە هەدەف و ئامانجی شەیطانە شەیطان دەیەوێت کچەکەی تۆ خوشکەکەی تۆ خێزانەکەی تۆ سافیرە بێ لەچکی بەسەرەوە نەبێ پانتۆڵی تەسک و تەنگ لەبەرکات قۆڵی ڕوتکە قاچی ڕوتکە خوشکە بە ڕێزەکان بەسە خۆتان گوناهبار کردووە پیاویشتان گوناهبار کردووە لە خوا بترسن ڕێگای خوا بگرن